بینەران و بیسەرانی رادیۆ تەلەڤیزیۆنی سلێمانی سڵاوتان لەبێ لە بەرنامەیەکی تری کارنامە لەگەڵتان دەبین. وەک دەزانن کارنامە بەرنامەیەکی تایبەتی رادیۆ تەلەڤیزیۆنی سلێمانیە کە تایبەتە بە کاندیدە ئافرەتەکانی لیستی سەدبوونەوەی پارتی دیموکراتی کوردستان. بۆ ئەمڕۆژ میوانداری بەڕێز خاتوو هاجەرەمان کردو. خاتوو هاجەرە بەخێر بێی، سپاس بۆ ئامادەبوونت. زۆر سپاس. من هاجرە محەممەد مستەفا کاندیدی ژمارە 54 لەسەر لیستی پارتی دیموکراتی کوردستان ژمارە 109 فەرمانبەرم لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی و کادری ناوچەی ناوەندی ئەکادمیم دیپلۆمم هەیە لە ژمێریاری. خاتوو هاجەرە چۆن بوو بیرتان لەوە کردەوە خۆتان بربژێر بکەن لەسەر لیستی سەدبوونەوەی پارتی دیموکراتی کوردستان لە بازنەی سلێمانی؟ هەروەکو ئافرەتێک بیرم لەوە کردەوە کە بتوانم تەواوکەری ئەو ئافرەتانە بم کە لە ڕابردووانیان توانیوە لە کابینەکانی پێشووترا وەکو پێویست بەشداری ئەم پرۆسەیە بکەن. وەکو فەرمانبەرێک لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی لە ڕووی ئابووریەوە کار و پرۆژەتان چی دەبێت بۆ سنووری پارێزگای سلێمانی یاخۆت چی دەکەن لە ڕووی ئابووریەوە بۆ ئەم پارێزگایە؟ هەروەکو بەڕێستان ئاگادارن کۆمەڵە قەیران لەسەر کوردستانە و یەکێک لەوانش فەرمانبەرانن کە وەکو پێویست مافیان پێ نەدراوە کە کۆمەڵە حەق و مافیان هەیە پێیان نەدراوە. ئێمە ئیشەڵا کار لەسەرەوەکەین کە ئەو مافانەی کە بۆ فەرمانبەرە بۆیان بگەڕێنینەوانێ و بتوانین کار لەسەر حەق و مافەکانیان بکەین. ئەگەر متمانەی خەڵکتان بەدەستێنا و چوونە پەرلەمان کارتان چی دەبێت بە تایبەت بۆ مناڵی بێسەرپەرشت؟ وەکو خۆتان نەزانن ئێمە گەنجەکانمان هەمووی بەرەو هەندەرانە ڕۆن. ئیشەڵا کار لەسەرەوەکەین کە ڕێگری بکەین لەوانەی کە ئیتر بەرەو هەندەران بڕۆن، کۆمپانیا و پرۆژەی بچووک و کارنامەی باشە خینە ناو پەرلەمانەوە بۆ ئەوەی کاری جدیان لەسەر بکرێت و ئیتر چیتر گەنجانمان بەرەو هەندەران نەڕۆن و لە کوردستانە بمێننەوانێ. بێکاری وای کردووە گەنجان بڕۆن بۆ دەرەوە سەفەر بکەن؟ بەڵێ بەدڵنیایی. خاتوو هاجەرە، پارتی دیموکراتی کوردستان تا چەند هاوکاری لاوان و گەنجان بوو پێگەیاندنیان بۆ ناو کۆمەڵگا؟ هەروەکو خۆتان نەزانن کار لەسەر ئەوە کرێت کە گەنجان ڕابهێنرێن بۆ پێشەوە چوونی زیاتر ڕۆشنبیریان و لە ڕێکخراوەکان و لە کۆمەڵگادا و کۆمەڵی خولیان بۆ کراوەتەوانەیە. وەک دەزانین چەندین خول و دەورات کراوەتەوە. ئەم خول و دەوراتانە تا چەند سوودی بە گەنجان گەیاندووە و تا ڕادەیەکی زۆر باش توانراوە گەنجان ڕۆشنبیر بن. زۆر باشە. خاتوو هاجەرە، سنووری پارێزگای سلێمانی وەک دەزانین پێویستی بە کۆمەڵی خزمەتگوزاری هەیە یاخود کۆمەڵی خزمەتگوزاری هەیە لەم شارە تەواو نەکراوە. ئەگەر ئێوە بچنە پەرلەمان کارنامەی ئێوە چی دەبێت لەسەر تەواو نەکردنی ئەم پرۆژانە؟ ئیشەڵا ئەو کارانەی کە لە هەولێر کراوە هەمووی ئەگوازرێتەوە ناو شاری سلێمانی و کاری باشیان لەسەرەکرێەوە. هەروەکو خۆتان لە پێشووترا بینیوتان کە جەنابی سەرۆک وەزیران هاتە هەڵەبجە و هاتە سلێمانی کە وعدی تەواوەتیدا بە خەڵکی سلێمانی کە کار و پرۆژەکانی لە هەولێر کراوە بیگوازنەوە سلێمانی. وەک دەزانین کە سوکاری شەیدان بەشێکی گرنگی کۆمەڵگان چی کراوە یاخۆ چی بکرێ ئەو خزمەتگوزاریانەی کە کراون لە ئاست چاوەڕوانی خەڵکایە بۆ کە سوکاری شەیدان؟ وەڵاهی کراوە، ئێمە ناڵین نەکراوە، بەڵام وەکو پێویست نەبووە بە تایبەتی لە سنووری سلێمانی. چون لە ساڵی 2009 کۆمەڵێک زەوی تەرخان کراوە بۆ کە سوکاری شەهیدان، بەڵام ڕێگە نەدراوە کە تەوزیعێک بکرێ بە سەریانە. ئەمە کاریگەری هەبوو بۆ سەر پارتی دیموکراتی کوردستان کە وەکو پێویست و لە ئاستی پێویستانە بوون بۆ کە سوکاری شەهیدان. لە سنووری پارێزگای سلێمانی دەتوانین بڵێن ئەو خزمەتگوزاریانی بۆ کە سوکاری شەیدان کراوە فەرق و جیاوازی تیا کراوە؟ بە دڵنیاییەوە فەرق و جیاوازی کراوە لە سنووری سلێمانی. ئەو فەرق و جیاوازیانە چین کە کراون؟ کۆمەڵە خوێندکار هەبووە کە وەکو پێویست لە جامیعەکانی سلێمانیە وەکو هاوکار نەتوانن هاوکاری نەکراون. کۆمەڵە کە سوکاری شەید زەویان بۆ تەرخان کراوە لە ساڵی 2009 پێیان نەدراوە. ئەمانە هەمووی ڕێگری هەبووە بۆ پارتی دیموکراتی کوردستان. ئەگەر متمانەی خەڵکتان بەدەستێنا و چوونە پەرلەمانی کوردستان چی بەڵێنێک بە گەنجان و لاوانەدەن بە تایبەت سنووری پارێزگای سلێمانی و دەوروبەری؟ بەدڵنیاییەوە هەروەکو پێشتریش وتم جەنابی سەرۆک وەزیران وعدی تەواوەتیەوە بە خەڵکی شاری سلێمانی کە کۆمەڵی پرۆژەی باش بکات لە ناو شاری سلێمانی
ئیشەڵا ئێمەش هاوکارە بین لەگەڵیانە و کار لەسەر ئەوانە ئەو گەنجانە ئەکەین کە تاکو ئێستا وەکو پێویست کاریان بۆ نەکراوە و خوێندنیان تەواو کردو و دانەمەزراون هاوکاریانە بین بۆ ئەوەی تەواوکەری ئەوان بین و دابمەزرێن. وەکو خۆت چۆن یاخۆ چی بەڵێنێت بە گەنجانت یا چۆن هاوکاریانە بیت؟ بە دڵنیاییەوە هاوکاریانە بم و تەواوکەری جەنابیانە بم بۆ کارکردن لەسەر گەنجان و کە هەوڵ بدەین بۆ دامەزراندنیان و بۆ ئەو پرۆژانی کە هەیەە ئەگەر چەند پرۆژەی بچووکیش بێ هاوکاریان بین بۆ گەورەکردنی ئەم پرۆژانی بۆ گەورەکردنی ئەم پرۆژانە. بەڵێ خەڵکی سنووری پارێزگای سلێمانی بۆچی گرنگە متمانەی خۆیان بدەنا لیستی سەدونەوەی پارتی دموکراتی کوردستان و کاندیدەکانی؟ هەروەکو خۆتان نەزانن سەرۆک وەزیران لەم کابینێدا کۆمەڵە کاری زۆر باشی کردووە، کۆمەڵە لە سێکتەری باشە بەشداری کردەوە وەکو کەرتی کوشت و کاڵ وەکو کەرتی پیشەسازی و چاکسازی لە هەموو کەرتەکانە. ئیشەڵا تەواوکەری ئەو پرۆژانە ئەبین کە جەنابیان لە کابینەی نۆیان کردویانە و ئیشەڵا لە کابینەی دەیە تەواوکەرە بێت. خاتو هاجرە لە کۆتایی بەرنامەکەدا لێرەوە چی بە گەنجان و یاخود بە خەڵکی سنووری پارێزگای سلێمانی و دەوروبەری ئەڵێت؟ دڵنیای نەکەمەوە کە پارتی دیموکراتی کوردستانە و ژمارە ١٠٠ تەواوکەری ئەو کار و پرۆژانە ئەبێ کە لە پێشووترا کرا و لە ئێستایا تەواوکەری ئەو کار و پرۆژانە بێ و ئەگەر متمانە بە خوشکی خۆتان بدەن منیش ئیشەڵا تەواوکەری ئەو کار و پرۆژانە بم و دەسەخینە ناو دەستیەک بۆ سەرکەوتنی پارتی دیموکراتی کوردستان ژمارە ١٠٠. هاجرە محەممەد کاندیدی ژمارە 54 لەسەر لیستی سەدونەوەی پارتی دیموکراتی کوردستان سپاس کە لەگەڵمان بوویت. زۆر سپاس بۆ بەڕێز.